ڕۆژی شەممە لە ڤیەنای پایتەختی نەمسا و لە بەردەمی باڵێۆزخانەی فەڕەنسادا خۆپیشاندانی ناڕزایی لە دژی قەدەغەی جلوبەرگی باڵاپۆشی ئافرەتان لە خوێندنگاکانی ئەو وڵاتەدا بەڕێوەچوو. خۆپیشاندەران لە دروشمەکانیاندا ئیدانەی ئەو بڕیارانەیان کرد کە لە دژی باڵاپۆشان بەڕێوە دەچێت. ئاژانسەکانی هەواڵ گواستویانەتەوە کە زۆربەی ئەوانەی بەشدار بوون لە ژنان بوون و ئەو دروشمیان بەرز کردبووەوە کە تێیدا نووسرا بوو باڵاپۆشی شوناسمانە و مافی خۆمانە و جلوبەرگەکانم هەڵبژاردەی خۆمە. لە هەمان چوارچێوەدا خاتوو بەراعەت بۆلات کە بەرەمێنەری بابەتەکانە لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا لەبارەی ئەو ناڕەزاییەوە بەرگری لە ئازادی هەڵبژاردننی جلوبەرگی ژن کرد و ڕاگەیاند. نابێت کەس دەستوەردانی تێدا بکات. لەوبارەیەوە دەڵێت ئیسلامۆفۆبیا بە شێوەیەکی فراوان بڵاو بۆتەوە، بە تایبەتی لە فەڕەنسادا و لەم ساڵانەی دواییدا کە ژن ناتوانێت درێژە با خوێندنی بدات چونکە باڵاپۆشە. ئەوە کارێکی ناسروشتیە و ئێمە لە سەدەی 21دا دەژین. لە 7 ئەیلولدا ئەنجومەنی دەوڵەتی فەڕەنسا بڕیاری قەدەغەکردنی جلوبەرگی درێژی لا قوتابخانەکاندا پەسەند کرد. بۆ پێی ئەو جلوبەرگەی بە نیشانەی ئاینی ناوزەت کرد. ئەوەش هاوکاتە لەگەڵ کرانەوەی خوێندنی ساڵی 2023 بۆ 2024 کە لە ڕۆژی 4 ئەم مانگەدا دەستی پێکرد. بەڵام دەیان باڵاپۆش ئەویان ڕەت کردەوە کە واز لە باڵاپۆشیان بهێنن لە چوونە خوێندنگاکەیاندا و ئەو بڕیارە جێبەجێ بکەن. قەدەغەکە کاردانەوەی توندی لا دژی حکوومەت لێکەوتە و ڕەخنەی توندی لێگیرە چونکە لەم ساڵانەی دواییدا موسڵمانانی کردوتە ئامانج و سیاسەتی بەو شێوەیەدا دەڕێژێت، بە تایبەتی هەڵکوتانە سەر مزگەوتەکان و دامەزراوە خێرخوازیەکان، دانانی یاسای جیاکاری کە کۆتوبەندی بەربڵاو بەسەر کۆمەڵگادا دەسەپێنێت. فەڕەنسا لە ساڵی 1905دا ڕێگەی جیاکردنەوەی دین و دەوڵەتی لەگەڵ یاسای ئەلمانیەتدا گرتە بەر. لە ساڵی 1989دا باڵاپۆشی لە دامەزراوە گشتیەکاندا قەدەغە کرد. لە ساڵی 2010دا باڵاپۆشی پەچە و بەرقوعی لە شوێنە گشتیەکاندا قەدەغە کرد. دژایەتی ئیسلام و بنەماکانی لە فەڕەنسادا بووەتە پەتایەکی گشتگیر و ئیسلامۆفۆبیا. هیچ جیاوازیەکی لە نێوان ڕاستڕەوانی پەڕگیر و چەپەکاندا نەهێشتوێتەوە. هەموو پارت و سیاسەتمەداران بۆ کەمپینی هەڵبژاردنەکانیان بەکاری دەهێنن.